بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست وەفدێکی حکوومەتێرێن بە سەرۆکایەتی ئاوات شێخ جەناب وەزیری دارایی لە بەغدادە و بۆ پرسی موچە و نەوت وەفدەکەی حکوومەت بە بەشداری تیمی یەکێتی لە حکوومەت سەدانی بەغدایان کردو و ئێستا لە بەغداد و وابڕیارە چەند کۆبوونەوەیەک لەبارەی نەوت و پرۆژە یاسای بودجێ عێراق بۆ ساڵی 2023 ئەنجام بدەن. لە بەرنامەی ئەمڕۆ سەرەوە دەکەین ئایا هەرێم و بەغداد لەبارەی نەوت و بودجە دەگەنە ڕێکەوتن و ئایا ئەم جارە حکوومەت هەرێم خواستێکی جدی هەیە بۆ ڕێکەوتن لەگەڵ بەغداد بە پێچەوانەی ساڵانی ڕابردوو کە هەموو ساڵێک باسیەوە کردووە ئامادەن کە نەوت تەسلیم کەن دوجاریش نەوتیان تەسلیم نەکردووە. واگەر ڕێک بکەون کاریگەریەکەی چیە واگەر ڕێک نەکەون کاریگەریەکەی چیە لەگەڵ کاک عەلی حەمەد ساڵح ئەندامی پەرلەمانی کوردستان قسە لەسەرم پرسە دەکەین. کاک عەلی سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەگەر سەرەتا سەرنجی بەڕێز بزانن سەبارەت بەو شاندەی کە ڕۆشتووە بۆ بەغدا و سەبارەت بە پێکاتێ ئایا خەڵکی بڕیار بەرزتن و بەشداری نەکردنی یەکێتیش لەو وەفدە. بەناوی خوای گەورە و میهرەبان طبعاً چەند بابەتێک هەیە ئەم جارەیان جیاوازە لە هەموو ساڵەکانی تر. ئەم جارە گفتوگۆکان دوای قەراری دادگای فیدراڵی واتە پێشتر بابەتێکی ئەوتۆ یاسایی نەبوو بۆ پێی قانون نەوتی غازیش نەبوو لە عێراقا پشتە بەسرا بە دەستور و هەندێک جار مەتاتی بوو ڕێککەوت نەکرا جێبەجێ نەکراوە تا ئاخیر. ئەم جارە قەرارێکی دادگای فیدراڵی هەیە کاریگەرە. ئەو وەفدەی لە بەغای وەفدێکی بڕیار بەدەست نین بەڵام ئایا بڕیار بەدەستانیان پێ یاخود پێیان نییە. ئەگەر وەکو ساڵانی ڕابردوو بێت نیەتەکە من پێم وایە هیچ ڕێکەوتنێک ناکرێەوە هەریەم تووشی قەیرانە بێ. بەڵام ئەگەر خوێندنەوەیەکی زانستیان بۆ بابەتەکە کردبێت ئەبێ ڕێکەوتن بکەن ئەم چارە لەگەڵ عێراقا. بەبێ ڕێکەوتن لەگەڵ عێراقا هەرێمی کوردستان دۆخی باش نابێ بە پێ و ئاماژە و داتانەی کە لە بەردەسی ئێمایە یا ئەوەی کە ئەیبینی. باشە کاک عەلی بۆچی بەڕێزت پێ دوای ئەم جارە جیاوازە کە دەڵێی بڕیارەکەی دادگای فیدراڵی دەرچوو لە مانگی دوو لەبارەی نەوت و غازی هەرێمی یاسای نەوت و غازی هەرێمی هەڵۆشاندەوە و ئایا جیاوازەکەی چیانی ئەو بڕیارە دەکرێتە بنەما بۆ گفتوگۆوە بنەماش لە پرۆژە یاسای بودجەی 2023 عێراق؟ من پێم وانییە هەم بڕیار بەدەستان لە حکوومەت هەم پەرلەمانی عێراق هەمیشە جیاوازە لە کوردستان. ئەوە قانونی بودجەش هەمیشە مادەیەک یا بڕگەیەکی تەیە بە سەریحی باسی دۆسیەی نەوتی هەرێمەکە. ئەگەر ئەم مادە پێچەوانەی قانونەکەی قەرارەکەی دادگای فیدراڵ بێت دڵنیا بە هەمیشە کۆمەڵێک پەرلەمانتاری زۆر بەرامبەری ئەوەستنەوە و یعنی ڕوونە. بۆیە ئەم جارە جیاوازترە و دۆخی عێراق جیاوازترە. حکوومەتێکی نوێ تەشکیل بووە ئەوێت شوێندەسی خۆی دیاریکە تا ڕادەیەک حکوومەتێکی یەکلایەنەیە ئۆپۆزیسیۆنێکی ئەوتۆیتیانە ڕەوتی سەدر لە دەرەوەی حکوومەتە. ڕاستە ئەمان هاوبەشن لە حکوومەتە بەڵام ئەم هاوبەشیانە پێشووتریشە بووە بەریەکەوتنیشە بووە. بەڵام ئەوەی من تێگەشتوم ئەمان ئەگەر یەک کەم ژیرانە بیرکەنەوە پێم وانیە ڕێک نەکەون ئەم جارە لەگەڵ عێراقانیە بێ ڕێکەون ئەگەر ڕێک نەکەون تووشی زەرەرێکی زۆرە بن بە حساباتیانی. بەڵێ باشە. بەس بەڕێز ئەو کاتێک کە بڕیارەکە دەرچوو لە مانگی دوو بەڕێز پێدوا بوو هەرێم دەکرێت سوودی زۆر لەو بڕیاری دادگای فیدراڵی وەربگرێ بۆ پێداچوونەوە بە دۆسیەی نەوت بە مەلەفی نەوت ڕاستکردنەوەی ماوەڵێکی باشی لەگەڵ نەکرا دەکرا بە سوود ینی بشکێتەوە بە ئاستی باشکردنی ئابووری کوردستان. تا ئێسەوە ساوە تا ئێسەوە ساوە لەبەرەوەی قانونێکی بودجە نەبووە. بەڵێ خۆی هەمیشە تەنفیزات لە قانونی بودجا ڕەنگەداتەوە. ئێستا قانونی بودجەی تر لەسەر وەختی ئەوایە بێتە پەرلەمانەوە بۆ پەسەندکردنی. بە تێگەشتنی من چۆنە بۆ ئەم پرسە کاک حەکیم یعنی حەزەکەم هەندێک شتێ حسابی باسکەم من بۆ پێم وایە بژاردەی دروست ئەوەیە کە لەگەڵ عێراقا ڕێکەوی. نەوتی هەرێمی کوردستان وەکو بڕبەرەو کەم بوونەوەی چێتە ینی توار بۆ نمونە بانی بڕۆن راپۆرتێ بکەن بزان کێڵگەی تەقتەق لە 100,000 هاتۆ بۆ چەند بۆ 4-5,000 بەرمیل. ئێستا نەوتی هەرێمی کوردستان مانگی پێشوو ئەوەی ئێمە لە بارکردنی کەشتەکان وەربانگرت کەمترە لە 400,000 بەرمیل. لە ماوەی ئەم دوو هەفتە بەرمیلێک نەوت نزیکەی $12 کەمی کردو و بە زیاد بە دابەزینی نرخی نەوت هەناردەکردن بۆ دەرەوەش کەمەکە بۆ
لەبەر ئەوەی داهات کەمەکە بۆ ئەوەی تەطویری حەق لە نەوتەکانی پێ بکەین. ئێستاکە نزیکەی 500 ملیار دینارە 500 بۆ سەرەوە بە تەدریجی نەوت دابەزێم داهاتش دابەزێ ینی چۆن موچەت پێدابی نەکرێت چۆن خەرجەکان پێدابی نەکرێت. بەڵام بژاردەی ژیرانە ئەوەیە تۆ لە سەبەتەی عێراقا شەریک بی کە 500 ملیار دینار لەکوێ تریلیۆنێک و 250 تا تریلیۆنێک و 300 ملیار دینار ماگانە هەریە مۆریگرێت لەکوێ. ئەمە کارێکی گرنگە وە کۆتایی بەو کێشە ناوخۆیانە و بابەتی دوئید زۆر بابەتی گرنگی تریشێنێ موچەش دابینەکە بوژانەوە و پرۆژە و خەدەماتیش دەست پێکاتەوە. ئەمە جگەلەوەی تۆ لە کۆمەڵێک دۆسیەی تر ڕەنگە بەرەو چارەسوور بوو ڕوا بە تایبەتی ئێستا عێراق ماوەیەکی زۆر قاتی قەرارەکەی دادگای فیدراالیەوە چاوی لەوە بڕی بوو کە کێڵگەی کۆرمۆر و خورمەڵە واتە دوو کێڵگە ئەساسەکەی نەوت و غاز کە مڵکی کۆمپانیای نەوتی واکوورن چکە ئەو دوو کێڵگە لە هەرێم سێن توەرێم هیچی نامێنێت کە جێگەی باز بێ. بۆیە بژاردە ژینانەکە لەم قۆناغا ئەوەیە هەرێمی کوردستان لەگەڵ عێراقا ڕێکەوێ ئەگەر نا من بەرچاوم ڕۆشنە بە خوێندنەوەی ئەو هاوکێشە گیانیە سیاسی اقتصادیەی کە هەیە نەوت بەرەو بەرزبوونەوە نییە. ینی دوو بیر لە شتێکی کە بکەرەوە سەردەمێنەوە $100 بوو ئێستا 76 چەندی هاتۆتە خوارەوە زیاتر لە $40 هاتۆتە خوارەوە. ئەگەر $20 کەش بێتە خوارەوە ینی سیاسی ژیر یا حکومڕانی باش ئەوەیە خۆی ناداتە دەست ئەم هەزە و بەرز و نزم بوونەوەی نرخی نەوتەوە نەوت بەرز بوو موچە هەیە نەوت دابەزی موچە شتیوان نابێ. ئەی کەواتە حەل چییە؟ حەلەوەی ئێمە هەرێمی کوردستان لەگەڵ عێراقا ڕێکەوێ و لە چوارچەوەی عێراقا هەرێمێکی بەهێز بێت. باشە بەسکە علی بەرزوتت نەوت کەم بۆ تۆ هەنادەی نەوتێرێم تەناو پێویستە بە سونوی سلێمان چکەوەی سونی سلێمانە و بەڕێز باسێت پێشتر تەختە 136,000 بووە ئێستا تو سەر 4,000 بڵێن حەسیرەکە لە 33,000 تو سەر 13,000 یعنی لە سنووری سلێمانی یاخود لە هەولێرش کەمبوونەوە هەیە کەمبوونەوەی بەرێنان کاکەین بەڵێ من لە هەولێریش هەیە لە هەندێک شوێنیش زیادی کردو و تەطویریکە بەڵام بەگشتی ساتە خوار 400 کە پێشتر سەر 400 بوو. کاکەگیم ینی ئەمان ینی هەندێک شتی ڕاستەمەوێت لەم دۆسیا بڵێم ئەمان ڕقەمی غەڵەتیان زۆر لێدا بۆ شەریکاتی نەوت بۆ ئەوە لە پێناوی جەزبا ئەو کاتە ئاشتی ئەورامی وەزیری سامانە سروشتەکان بوو ئەویت لە 2016 ئاستی نەوتی هەرێمەگا بە ملیۆنێک و 600,000 بەرمیل منەڵێ مێسە خوار 400 هەرێمی کوردستان بە بەراورد بە حەقلە گەورەکانی کەرکووک نەوتی نییە بەراورد بە بەسرا نەوتی نییە. ئەمە جگە لە کوالێتی و نزیکی لە ئاستی ڕووی زەوی و هەتا ئەخیری ئەم کێڵگانە مەسروفیشیان زۆرە کاکەکی میسا من ئەمە شتێکی کە باسکەم سەرۆکی حکوومەت باس لەوەیە کار لە جگە لەوەی کە بۆ نمونە بە $12 هەرزانترەی فرۆشن ئەوەشی کە ئەیفرۆشن 42 لە سەدیەمێنێتەوە ئۆکێتی بە مەسروفە ڕوە ڕاستە مەسروفانە گەندەڵێکی زۆری تایە بەڵام زۆر زیاتر لەو ینی 42 لە سەدیەمێنێتەوە 58 ڕوە لە کاتێکدا نزیکە 35 لە سەدی نەوتی هەرێمی کوردستان لە کێڵگەی خورمەڵەیە کە کەمترین مەسروفی هەیە وە کێڵگەیەکی حازی عێراق بۆ دراوە بە کۆمپانیای کار جاخواگەرەوەی لێ دەرکەی کەواتە نەوتەکەمی بۆ مەسروفە ڕوە ئەگەر وا حسێبی بکەین بۆیە یعنی ڕوون و ڕاشکاو بڵێن هەرێمی کوردستان لەم دۆسیا سەرکەوتوو نەبووە و باشترین ڕێگە و عێراق دەوڵەتە احتیاطی هەیە توانای قەرزی دەولی هەیە لە چوارچەوەی هەرێمی لە چوارچەوەی عێراقا کۆی پرۆسەی نەوتی هەرێمی کوردستان من پێم وایە ڕێک بخرێتەوە باشتر. باش ئەوەی کە بەرزوت سەبەتە گەورەکەی عێراق خێری زیاتری تێدایە و ئەم ساڵ پێشبین دەکرێت بودجێ عێراق بە نزیکەی 180 بۆ 190 تریلیۆن بخەمنێت بازەوەکە ڕەنگە سێهێندە نابڵێن بەس ڕەنگە نزیکەی دوو ئەوەندە پشکی هەرێم زیاد کە ئەگەر ڕێکەوتن بکرێت دووەندەش نابێ دووەندەش نابێ دووەندەش نابێ دووەندەی 2013 نابێ ئەوەندە و نیویش نابێ بەڵام زیاترە بەڵام تریلیۆنێک و 300,000 کەم نییە کاخەکی مێسامان لە 500 ملیاریان بەرەکەوێ جگە لەوەی نیوەی داهات فیدراڵیەکانیشت بۆ گەڕێتەوە خۆت
واتە توانی نزیکەی بەداهاتەکە ئیناوخۆ بە ڕسومات بیگەیتە تریلیۆنێک و 500 ملیار. ئەگەر 900 ملیاریشی بۆ موچە بڕوا 600 بۆ خەرچی و بۆ مەشارع لە بەردەسا بێ ئیدارەیەکی باش بدرێ بوژانەوەیەکی ئەجگار گەورە لە هەرێمی کوردستانە ڕوان. هەنی پێشبینی دەکەی بەڕست پێشبین ناکەی دووەوەن دەبێت چکە لە 2013 چواردە تریلیۆن لە بەغداوە هاتووە و کاتە تقریبن بودجەکە لە حدودی ئەو کاتە ماگانە تقریبن تریلیۆنێک و 100 ملیارە بوو نزیکەی تریلیۆنێک و 100 تریلیۆنێک و 200 ملیارە بوو. ئێستا من پێم وایە گاتە تریلیۆن و 300 تریلیۆن چکە زین چۆنەکە حەکیم ئەبێت تۆ حسێبیەوەکە ئێمە بەشێکی زۆری بۆ خەرجی سیادیە ڕوا بۆ خەرجی حاکیمەیە ڕوا پشکی هەرێمیش 12.67ەکەی بیا لە سا 4 باڵێ بەو ئەگەر بۆ نمونەوەی بەڕێزت پێشبینی دەکەی بڵێن تریلیۆنێک و 300 ملیار بێ مانگانە بە زیادەوە بەشی تریلیۆنێک 300 زۆر زۆرە بۆ هەریە شتێکی زۆر زۆر باشە. یعنی هەم موچە هەم پرۆژەی خزمەتگوزاریش دەتوانرێت بکرێت بە دڵنیاییەوە ئەکرێت ئێمە 900مانە بێ بۆ موچە بەو نیوەی داهاتە فیدراڵی کە ئەمێنێتەوە و لەگەڵ ڕسوماتەکان ئەگاتە نزیکەی تریلیۆنێک و 500 بۆ 600 ملیار 900 بۆ موچەش بڕوا 500 ملیار بۆ خەرجی دەوائیر و دەرمان و مەشارع ئەمێنێتەوە بڕێکی زۆر زۆر باشە. ینی هەرێمی کوردستان لە ژیانیا مانگانە 500 ملیاری نەکردووە بە پرۆژە باشە بە 2013 باشە بەس خۆت وەکو بۆ چوونی شخصی خۆت گەشتبینی یاخ وەکو ساڵانی ڕابردووە کات بەڕێکردنە وەفدێرێم دەچێتە بەغداد و دێتەوە دەڵێن ئامادەی نەوت تەسلیم کە چکە ساڵانی ڕابردووش هەمان حاڵەت دووبارە دەبەوە کە ئامادە نەوت تەسلیمکەن یاسای بۆ جێبەجێکەن ینی بەس ئەم جارەش من ئەوەی کە بیستومە ئەوەی بیستومە لایەنە عێراقیەکان ئەوانەی ساڵانی پێشویان قوبوڵ نییە کە بەهای ئەوە نەپارە نەوتە دەم و ئەوە ببڕە و لە ئەخیراتۆ ئەوە نەپارەم ئەویان قوبوڵ نییە و بەرپرسانی هەرێمیشە بێ واقعی بیرکەنەوە ئەم جارە زەخت زیاترە بێ قەراری دادگای فیدراڵی هەیە بەتابەتی لە ناوخۆشە ناکۆکیە خۆمان ئەزانین یاسایەکێتی زۆر بەڕوونی بۆ ئاراستەیە کە ئەگەر دەرگای بەغای لێ بکرێتەوە چێ لەگەڵ بەغا تەنیاش بێ ڕێکەوێ بۆ سنووری سلێمانی وانە واتە زەختەکان هەمەلایانەیە من ئەگەر ئەوەنە بێباکیش من بەڕاستی ئەوە کارێکی ئەجگار خراپە ینی بڵێ من هەر نەوت نادەم و چەندێ پارە درێ و خۆم هەر بەڕێوە بم و لە کاتێکا بە هیچ شێوەیە بەرگەی هەڵبەز و دابەزی نرخی نەوت و کەمبوونەوەی ئینتاجی حەقلەکانی نەوت نەگریت و ئەمە جگە لە کێشە ناوخۆیەکانی هەولێر و سلێمانی کە زەختریشە بێتەوە گەر ڕێکەوتن نەکرێت لەگەڵ عێراق. باشە بەس پێشبینی کراوە ناوەندە نێودوڵەتەکان نرخی نەوت زیاتر دابەزێت لە سنووری چەند بمێنێتەوە بۆ ساڵی ئایندە پێشبینی کراوە هیچ بڵین لەو بارەوە کاک حەکیم کۆمەڵێک مؤشرات هەن بۆ نرخی نەوت لەوانە و حربەی رووسیا و ئۆکرانیا لەوانەیە دەستکەوتنی نەوتی هەرزانی رووسیا بۆ نمونە لەلایەن وڵاتێکی وەکو سین وەکو چیزنی ئەمە پەیوەندی بە عەرز و تەڵەب بۆ هاوکێشە جیای بەتایبەتی ئەم 20 ڕۆژە سیر کە تۆ 20 ڕۆژ پێسە بەرەو دابەزینە وەلەو کاتەوەی کە لە $110 بووە وەڵا گەشتە نزیکەی 120 دۆلاریش مؤشری هەر بۆ خواریەت ینی و سعری طبیعی نەوت کاک حەکیم سعری طبیعی ئەگەر هیچ مشکلەیەکی نەبێ لە سنووری 50 بۆ 65 دۆلارە ینی لە سەروی ئەوە نرخی ناتەبیعی نەوتە بکە بەوەی ئەزماتەوە دروستە. بەڵێ باز دۆکرد لە بودجێ عێراقیش لەو بینەدا بڵین تەخمین کراوە لە بودجەی پرۆژە یاسای بودجەی 2023 لە بینی 65 بۆ 70 بەڵێ من وام بیستووە بەڵام نەمبینیوە. بەڵێ باش من وام بیستوە باشە سەبارەت بە یەکێتی بەڕێزت وتت ئەگەر دەرگای بەغدای لێ بکرێتەوە ئامادەی ڕێکەوتنی ڕاستە و خۆ بکات ئەو هەوڵە هەیە ئەوەی من ئەزانم یەکێتی بە دوای بەدیل ئاگەڕێ بەدیل چییە بەتی ڕێکەوتن لەگەڵ عێراقا خۆ هیچ بەدیلێکی تر نییە ینی بەدیلی تر چییە هەر ئەوەیە عێراق وەکو محافەزات تەعاملەکە موچە و پێداویستیەکانە نێرێ لە بەرامبەر دۆسەی نەوت و غازە و کاتە ئۆتۆماتیکی تا ڕادێتوانی بڵێ نەمانی حکوومەتی هەرێم و دامەزراوە هەرێمیەکانە بەڕاستی چۆن تۆ ئەگەر موچەی سلێمانی لە بەخاوە بێ و دۆسەی نەوت و غاز لە بەخاوە مامەڵی لەگەڵا بکرێ هیچ سنووری سلێمانی و موچە و پێداویستی خەڵک و هێز و ئەم ئەیکەواتە چی سلێمانی و حکوومەتی هەرێم کۆکاتەوە بەیەکەوە هیچ هەرێمێکش لە ساڵ 43 لێ بێتەوەی تر
ئەتوانین بڵین یعنی ئەمە بابەتێکە بێ بە بابەتێکی جددی وەریگری. ئەمیش دوو ئەگەری تری تایە. یەکەم ئایا عێراق ئامادەیە بە تەنیا لەگەڵ سلێمانیا مامەڵەکە یاخود ئامادە نییە؟ و ئایا بەڕاستی ئەمە قەراری ئەخیری بڕیار بەدەستانی یەکێتی یاخود نا؟ و ئەگەر ئەم قەرارە بدا چی ڕووەدا؟ چکە ینی ڕاستی بڵێن هەولێر و دۆکیش تووسە زمە بن ها هەر سلێمانی نییە. چکە بۆ نمونە ئێستا کارەبای هەموو کوردستان لە چەمچەماڵەوە دابینەکرێوانیە غازی چەمچەماڵە کۆندێنسەیتی قادرکەرە نەوتی حەسیرە ئەو بڕەکەمەی کۆیەما دەوری گەورەیان هێ ڕاستەوەکو بڕەکەی کەمە توانم بڵێم نزگەی لە ساس یانزەی نەوتی کوردستان لە سنووری سلێمانیە ئێستا بەڵام دەوری گەورەی هەیە لە بەرزکردنەوەی کوالێتی نەوتەکە. تۆ کوالێتی نەوتەکەت کێشەی بۆ دروست بێ و کارەبات نەمێنیەوە بڵێ غاز بە 700,000 ئەمە مشکلەیە لە هەولێر و دۆک. بژاردەی دروستەوەی هێز لەیەک وەرگیرێنەوەکو یەکتری زعیف کرێ ئەمەش لە چوارچەوەی ئەوە بێ پێکەوە لەگەڵ عێراق ڕێکەوە. بەڵێ بۆ پرسی غازەکە کە پێشتری کێتی ڕێگر بوو هیچی تازە هەیە لەبارەیەوەی کە غاز هەناردەی دەرەوەکان بەڕێزت لە لێژنی سامانە سروشتەکان بوون هیچی نوێ هەیە سەبارەت بە غازەکە چەندە ئێستا بەشی پێداویستی ناوخۆ ناکە باس لەوەکەی نزیکەی دەیەکەی بڵێن کارەبا بەهۆی ئەوەی کە غاز نییە غازی کار ناکە. ئەمە لەو نوکتەیە چوو کابرا زۆر ڕەزیل بوو زۆر ڕەزیل بوو ڕۆشتوو بۆ ماڵ برایەکی لە ڕێگا میوەی جوانی بینی بوو سەیری کرده بوو دەستی کردووە باخەڵیا و دەری هێنا بوو و بەرحاڵ دڵی نەهابوو بیکڕێ. دوای ڕۆشتوو لە ماڵ براکەی وتی و وەڵای ویستم میوەیەکی جوان هەبوو بیکڕمەوەوانە و شتی کورە پێویست ناکە مەیە کورەوتی قەیچێکا با بیخۆن ئەوش بەخوا پێویست خەریکۆیان کردە شەڕ لەسەری هیچیش نییە چیان نەکڕیوە. ئێمە غازمان نییە لە کوردستانە یەکیان هەڵێ بەخوا هەناردەی دەرەوەکەمە ژیان هەڵێ بەخوا بەسەر پشتی منابیکەی بابە نیمانە چی هەناردەیەکەی یا تۆ ڕێگری لە چیەکەی هەناردەیکە. ئێستا غازی کوردستان نیوەی پێداویستی مەحەطاتی کارەبا ئێستا کە خەڵک کارەبای نییە بەم زستانە هۆکارەکەی ئەوەیە نیوەی وێزگەکانی بەرەمێنانی کارەبایش ناکە لەبەرەوەی پێویستی بە غازە. ئێستا ئێمە 440 ملیۆن پێ سێجا غازمان هەیە هەرێمی کوردستان پێویستی بە 800 ملیۆن پێ سێجا هەیە بۆ ئەوەی هەموو مەحەطاتی کارەبایشکە وا تۆ بەشی ناوخۆت نییە. ئەمە جگەلەوەی پێداویستی ماڵانت کەمە ئەبینی زۆرێک لە ماڵان ئەزمەی غازی ماڵانیان هەیە. پاشان ئەگەر غازت هەیە من سەرۆکی لیژنەی وزە بووم دەیان شەریکەی گەورە ئامادە بوون کە بۆری غاز بە سیستەمێکی پێشکەوتوو ئەوەی کە لە دنیا هەیە نەکەمە ئەتەقێتەوە تەنکیسە ببن بۆ ماڵان ببن بۆ کارگەکان تۆ توانی پرۆی یعنی یەک دنیا هەنگاوت ماوە بۆ ئەوەی بیر لەوە بکەیتەوە غاز ڕەوانەی دەرەوە بکەین. من پێم وایە ئەم مناقەشە لە ئەسڵا مناقەشەیەکی باتڵە. باشە بەس ئەوەی پرسی کۆمپانیەکانی غاز ینی پێشتر کۆمپانیای دەرەکی تایبەتمەند هەبوو کە بڵێ ینی بەچی لە بەرامبەر چی بۆ نمونە غاز بە بۆری بۆ ماڵان ڕابکێشێ وەبەرهێنانەکە کاک حەکیم وەبەرهێنانەکە. ئێستش ئەم کۆمپانیا بۆ نمونە کۆمپانیای ساوس کوردستان کە غاز لە داناغاز وەرەگی قازانجی لێ ناکە با ئەوەی نەقلێکە قازانجی لێ ناکە ئەوەی معمەلەکە قازانجی لێ ناکە ئەوەی بریکار قازانجی لێ ناکە هەمووی قازان جوانیە زۆریشە ئەکرێ بە نسبەیەکی کەمتر بە ئستثمار و ئەویش ئەیکڕێتەوە و تەوزیعەکاتەوە قازانجێکی بەردەوامی لێەکە و نرخی غازیش لەسەر هاوڵاتی گران نابێت. باش دەربارەی بڵین وەزیری دارایی کەمڕۆ ڕۆشتوو بۆ بەغدا باز لەوەی کە خەرجی و داهاتێرەمی بردبێ بۆ بەغدا خەرجی و داهاتێرەم ڕوونە یاخود بڵین لای وەزیری دارایی وەزیرەکان ئەوەندەی کە بەڕێز پێشتر بە دواتچوونت کردووە خەرجەکە بەرچاویان ڕوونە لەبارەی خەرجیمان چەندە داهاتمان چەندە داهاتی حەقی ئەو فۆرمانەیە بن قوربان ئەو فۆرمانەیە بن کە بۆ نمونە ئەڵێ داهاتەکان نزیکەی 250-300 ملیارێکە بەڵام عێراق قەنەعەت بەمەیەکانیان ئەوەڵەیە بێت دیوانی ڕقابەی مالی خۆم تەدقیقکە یعنی ئستیناد ناکەنە سەر فۆرمێک کە ئەمان پێیانەدەن. باشە دەربارەی خاڵە سنووریەکان بڵێن لە کۆبوونەوەکان هەم بڵین سەرۆکی دەستەی دەستوازە سنووریەکانی عێراقیش بەشدارە
ئەمڕۆ کاک سۆران باس لە خاڵە سنووریەکان بوو کردبوو کە سپیکردنەوەی پارە هەیە بەڕێستان لەو ڕۆژانەدا پۆستێکتان کردبوو باسی هێنانی چەکتان کردبوو نازام لە ڕێگەی فڕۆکەخانەوە ینی خاڵە سنووریەکانی هەرێم ئێستاش کاری ناسایی و قاچاقی سپیکردنەوەی پارەی زۆری تێدایە؟ بەڵێ خۆی چۆنەوەی کاک سۆران باسی کرد وە لە ڕابردوو شایشمان زۆرتیا کردووە بۆ نوەسپیکردنەوەی پارە چیەکەکەم شەریکەیەکە ئەوراق و دیکۆمنت و فاتورە دروستەکە بۆ نمونە ئەڵێ بای 20 میلیۆن دلار سپلیت و سەلاجە و تەلەڤزیۆنم داخل کردووە ئەوراقەکانیشی هەیە هەمووی مەزبوطە بەڵام هیچی داخل نەکردووە بەم ئەوراقانە توانێت 20 میلیۆن دلار باتە دەرەوە و ئێستا بەڕێی تریشەر بە تیارەی بن چوو بۆ دوبەی چوو بۆ تورکیا لە دوبەی مڵکێکی پێکرێ بۆ نمونە بەرپرسەیە 50 میلیۆن دلاری بردووە ئەلبەتە دوبەی وەریە هیچ مشکلە نییە لە دوبەی مڵکێکی پێکرێ پاش ماوەیەکە مڵکەکە فرۆشێتەوە دیکۆمنت و ئەوراقی مڵکەکەی بۆ دروستە بێتەوە توانێت بیباتە دەرەوە خۆیکە لەو وینە زۆرەی ڕووەکە لە دوبەی ئەمەیە بۆ تورکیاشە بەڕاست بۆیە بردنەدەرەوەی پارە تەبیعیە خۆی ئەوەی مۆزوعەکە عێراقە کۆمەڵێک بابەت هەیە عێراق ئەمە بە شتی فیدراڵی ئەزانن مەتار خاڵی سنووری بۆ نمونە لەمە خیرا و قەرارەکەی دادگای فیدراڵی بۆ نەوتوچوو ئەمە ئەڵێن ئەمە بە هەماهەنگی و بە پێکەوەی و یا سەر بە فیدراڵە و ینی ئەم بابەتانە کۆمەڵێک داهاتەیە ینی وەکو داهاتیش داهاتی فیدراڵی پێوترێ باڵێ باشە بەس سەبارەت بە فڕۆکەخانەوەی کە بەڕێزت باست کردبوو چەک دێت یاخود چەکراوانە دەکرێت لە ڕێگەی فڕۆکەخانەکانەوە چۆن بۆ کاکیم خۆمە شتێکی تازە نییە خۆ شتێکی تازە نییە بەینی بڕۆ بازارڕۆ پڕە لە چەکی تازە و جوان ئەیفرۆشن پرسیار کە بڵێ ئەمە لەکوێ هاتووە لەکوێ لە فڕۆکەخانەکان متاخن باشە پێشتر بەڕێز بەداچووین زۆر کرد لەسەر خاڵە سنووریەکان لەسەر مەسلەی قاچاقی لەسەرەوەی کە داهاتی بڵێن زۆربەی داهاتی خاڵە سنووریەکان بۆ کۆمپانیەکانە ئێستش ئەم حاڵەتە بەردەوام چکە لە سەرەتای کابینەی نوێن بڕیارێک دەرچوو پێراچنەوە بکرێ بە خاڵە سنووریەکانە بە شێوازی ئیشکردنی کۆمپانیەکان لەو خاڵە سنووریانە وڵا لەم کابینە کۆمپانیەکان زیادیان کرد کەمیان نەکرد تەسریحاتی گومرگیەکە ئەیفۆڕە پێشتر حکومەتەی کرد هیچ مشکلەی نەبوو سان بە 2000 بوو شتێکی وا بووی سەدایانە بە کۆمپانیا لێرە لە هەولێر کۆریدۆرە سنووری هەولێر ماتە ئیبراهیم خەلیل و حاجیوانە لەو لاش ڕۆژانە کردیان بە 20,000 ئەیفۆڕێک یەک وەرەقەی سپی بە 20,000 تر بڕۆ ڕۆژانە 1000 ران ئەیفۆڕە فرۆشن وەرەقەی سپیە فرۆشن لە باشمان خوو پەروێزخان تعقیم نەبوو تعقیم هیچ نییە هیچ ڕۆڵێکی نییە جگە لە سندنی $10 چەندێکە لە هەر سیارەیەک هیچ سوودێکی ئەوتۆی نییە چی تعقیمەکەی تای سیارە لەناو خۆڵا تعقیمی چیەکرێ ینی سەحە ئەگەر تعقیمە بێ ڕەبتی بە سەحە بێ بەس سەحەی گەرمیان کتابی کردێڵێ با وەڵڵای لای بنەمە حد زەرەری هەیە ئەمە چییە داتان ناوە بۆ پارە کۆکردنەوەی هەمویان خەریکی کۆکردنەوەی پارن بەسەر ئەم میلەتەوە بۆ قاچاقیش کاک حەکیم وەکو سلوکەیە وەکو سلوکی قاچاقی و نایاسایی هەیە چ جگەرە چی هێلکە چین بەڵام وەکو بڕ ڕەنگە کەمی کرد بێ بۆ نمونە قاچاقی لە باشماخەوە کرا جاران کۆنتێنەرە هێلکەیان لێوە هێنا بە دەفتەرێک و 20 وەرەقە دەوەرەقە ئێسێ توانن لە مونزریەوەیکە بێنێ بە 40 وەرەقە وانە چایتی بۆچی هەڵێ لە باشماخەوە بێن وانە بەڵام وەکو ئەدەبیاتی حکومڕانی هەیە بەڵام وەکو بڕکەمی کردووە هەیە لەم ئەمە بۆ فیشخابووریش ڕاستەکە بڕۆ ڕۆژ سەیری کە ڕۆژانە چ جوڵەیەکی گەورەی بازرگانی لێ فیشخابوورە هیچ داهاتێکی ئەو تۆش دیار نیە باشە بەس لەسەر سپیکردنەوە و برندەرەوەی پارە پێشتر ئێوەی ئیشتان کرد لەسەر دۆسیی برندەرەوەی پارەش هیچی لێ سەوز نەبوو ینی کارکردن لەسەر لەو ڕۆژانە نەخێر هیچ سەوز نابێ ئێستا هەر زۆر ئاسانیش بووە ئێستا زۆر ئاسانیش بووەتەوە بۆ ئەنکاکەکیم جاران فاتورەی ساختە و چیسی ئەوانە ئێستا لە مەتاڕە توانن پارە سوارکەم بڕۆن لە دوبەی دایابەزێن و مڵکی پێکردن و دوای توان مڵکەکەش بفرۆشن و بیبەنە دەرەوە باش ئەوە لە یەک لایەوە یاخود لە هەموو فڕۆکەخانەکان هەیە هەموویانەی کرد لە هەموویان هەر بۆ ینی قابلە بڵێ لایەکیان نایکە هەموویانەی کەن باشە
لەسەر یاسای بڵین پرۆژه یاسای بودجە لە کوردستان هەموو ساڵێک لە سەروبەندی بودجەی عێراق قسە لەسەرەوەش دەکرێت ئایا هەرێمی کوردستان پرۆژه یاسای بودجە دەبێ دەیبەستنەوە بۆ یەک لەگەڵ بەغدا ڕێ بکەون ڕێک ناکەون بە پێشبینی خۆتان کە لە 2013ەوە یاسای بودجەمانی ئەم ساڵ بڵین ساڵی داهاتوو بۆ 2023 یاسای بودجەمان دەبێت لە کوردستان من پێم وانییە هەبێ بۆ بەپێی تەوان لە 2014 یاسای بودجە ناتوەتە پەرلەمانی کوردستانەوە 9 ساڵە ناتوەتە پەرلەمانی کوردستان لە چواردەش نات سیان هاتووە بۆ پێم وانییە بێت ئەبووە لە مانگی 11 ڕەوانەی پەرلەمان بکرایە باشە ئامادەکاری بۆ کراوە تا سەر ئامادەکاری بۆ نەکراوە کەی حازریەکەن کەی ئامادەیەکەن کەی لە ئەنجومەنی وەزیران پەسەند دەکرێت کەی ڕەوانەی پەرلەمانەکە کەی لە پەرلەمان خوێندنەوەی یەکەمی بۆ ئەگرێ گفتوگۆی بەحاڵە مەگەر بیانوێ شتێکی بەسیرا هەڵکو ڕووزێنن لە مانگی 5 و 6 کە نیوەی ساڵەکەش تێپەڕیوە ئەوەش تەنیا ئەوەیە بڵێ بودجەمان هەبوو باش هۆکارەکەی چی هۆکارەکە کە بودجە نانێرن هەموو ساڵێ هەر دەڵەن دەینێرین بەم نزیکانەوەی چیش دیار نییە کۆمەڵێ طبعاً هیچ بیانوێکی قانونی نییە لەبەرەوە هیچ حکومڕانیەک کۆمپانیایەک بەبێ بودجە نابێ هیچ حکومڕانیەک بەبێ یاسای بودجە نابێ و هۆکارە سەرەکیەکەی چییە ئەوەیە کە دوو ئیدارەیەکی زەقەیە حکوومەت کۆنتترۆلی داهاتی پێ ناکرێت ئەگەر ناخۆ بودجە چییە دوو سندوقە سندوقێکم داهاتە سندوقێکشم ئەو پارانەیە کە ئەیکەمە خەرجی نەقلی خەرجیەکان یەکەم واتە داهات و خەرجی واتە بودجە و بودجە پلانی حکوومەتە بۆ بەڕێوەبردنی وڵات کاتێک کە تۆم پلانت نییە بە تایبەتی منەوت مشکلێکی گەورە بووە نەیانتوانیوە خەمڵاندنکەن بۆ داهاتی نەوت و داهاتەکانی ناوخۆ ئەخریەکێ لە تایبەتمەندەکانی حکوومەتەوەی توانێت تەخمینی هەبێ ئێستا مەسەن عێراق کە ئەڵێ بودجەیەکی 100 ملیۆن دۆلاری بۆ نمونە پەسەند دەکەم تەخمینی ئەوە بۆ ئەوەی لەم داهاتە لەم ساڵە نزیکەی 100 ملیۆن دۆلاری دەست دەکەوێت لەم بوارانە خەرجیەکە 120 میلیارد دۆلاری دەسەکەوێت بە درێژای ئەم ساڵە لە بووە ئەمان توانای ئەویان نەبووە باشە دوای ناوبڕەکە قسە لەسەر و ناکۆیکەش دەکەین کە دروست بووە لە حکوومەت هێرێم لەسەر داهاتەکانیش دێمەوە لاتان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دێنەوە لاتان لەگەڵمان بمێنە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانن و پڕ لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە بۆ هەمومان هەیە یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە خواردنێکی بەناوبانگ و بەچێژ زۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود یاریەکە دەستی پێکردن یاریە جافر سەندەبینینی یاریەکی زۆر خۆشە بەتامینینی تیپی ئەولا تیپی ئەولایە و ئەم لا جبسینی ئەحماڵەکەمی سەیریکەن هێرش بەرەکەینی شۆکیان کرد بە خۆراکی تیپی ئەولا ئەزانی ئەبێ وەک من تامیکەی اینجا ئەزانی ئەفبەرە وەک میسی لێ ئەزانی هەستیانێکە خۆش بوو هەر بژی جبسینی جبسینینی دامێکی لە یاد نەکراو تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام
جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕست کاگالی بەر لەوەی بچین سەر و ناکۆکی دروست بووە لە حکوومەت سەبارەت بەو بڕیارانی دادگای فدراڵەوەی کە بەڕست باس کرد لە مەسەلەی نەوتە لەسەر پرسی خانەنشینان دەرچوو لەسەر یاسای کۆمیسیۆن بەرگەیەکی هەموار بکرێتەوە ئەوەی پەرلەمانی کوردستان لەسەر ڕێگایە چی ڕوودەداگە هەرێم بۆ نمونە هەر خۆی هیمال کات و ئەو بڕیارانە جێبەجێ نەکا کە لە بەغداوە دەدرێن. بڵێ طبعاً ئەوەی یاسای نەوت و غاز خۆوان نزانین تاوکو ێستا نەچۆتە بواری جێبەجێکردنەوە و ئەو کاتە چۆن بووە ئێستا شوا بێ ڕنگدانەوەی تەنفیزی ئەم قانونە لە یاسای بودجە بینجێت. چکە لەو کاتەوەی کە بڕیارەکە دەرچووە یاسای بودجە ناتوەتە پەرلەمان واتە ساڵێکی دارایی بەسەرا تێپەڕ نەپاڵن. ئەوەی کە پەیوەندی بە خانەنشینی ئێمە پێشتریش بە دوواداچوونمان کرد و ئێسش بە دوواداچوونمان کردووە لە ڕاستیەکەی ئەمان نایانەوێت جێبەجێکەن ئەم بابەتە قانونیە بیان وەکەشیان ئەوەیە کە بڕەپارەیەکی زۆریەوێ باس لە 50 بۆ 80 ملیارد دینارەکەن ئەڵێن لە توانامانانە و هیچ حاڵەتێکی ئیجراعاتیش نییە بیانی بگیرێتە بەرامبەر سەرۆکی حکوومەت و وەزیری دارایی و نازانم هەرکێ کە ئەمە جێبەجێ بکرێت. بەڵێ هەژدەی مانگیش دانیشتنی دادگایە لەسەر ئەویان من پێم وایە شتێکی گرنگ یا شتێکی ئەساسیە بێت ڕەبتە بێتەوە بە حکوم ڕای نێوان هەریەم و بەغا کە ڕەبتی بە پەرلەمانەوە هەیە دوای ئەوە چکەگەر ئەو بڵێ ئەم درێژکردنەوە نادەستوریە نایاساییە ناشەرعیە کەواتە عێراق چۆن مامەڵە لەگەڵ ئەم حکومەتای هەریەماکا کە ئەساسەکەی بۆ نمونە پەرلەمانێکی وایە یا چۆن مامەڵە لەگەڵ ئەو قانون و قوانین و قەرارانەیەکە کە لەم پەرلەمانە دەرچێت کەڵەکەبوونی ئەم شتانە ئەگەر هەریەم بەدەمیەوە نەچێ باش نییە. باش لەسەر ئەو ناکۆکی کە دروست بووە بایکۆتی قوبات تاڵەبانی هەیە وەزیرەکانیان هەیە لە کۆبوونەوەی لە مەراسیمەکان لە وەفدەکانی بەغداد چی ڕوودەدا بڵێن کێشەکە شەخسی و بڵێن حزبیە و بە مەسەلەی داهاتەکانیشی دارەدانەکە کە پێشتر بەڕێزت ئیشی زۆر لەسەر کرده بوو چارەسەرەکە چی بۆ ئیدارەدانی داهاتەکانی؟ بەڵێ طبعاً ئەوەی کە ئێستا لە حکوومەتی هەرێما هەیە یەکێتی خۆی لێی بەرپرسە یەکێتی نەتیجە ئینتیخاباتی لەگەڵ پارتیا پەسەند کرد کە پارتی بوو بە مەسەن 56-57 کورسی دواتر چکە ئەو کورسێکی تریشە و سۆسیالیست بوو لەگەڵەوانە هاوپەیمانی کرد پارتی خۆی پەسەندی کردو یەکێتی پەسەندی کرد لەگەڵ پارتیا پاشان ئەم درێژکردنەوەی یەکێتی کردی درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان کە دوات تەمەنی حکوومەت و تەمەنی سەرۆکایەتی هەریەم و تەمەنی ئەوانەیە. ئێستش ئەم ناکۆکیە هەیە بابەتەکە بەڕاستی بە تەواتی ڕوون نییە لە بەرچاوی ئەمەش کابێ ڕوون کرێتەوە ئەم ناکۆکیە ناکۆکی سیاسیە یان ناکۆکیە لەسەر خراپی دۆخی سلێمانی چکە بەڕاستی دۆخی سلێمانی خراپەیانی بڕۆ لە سەحەی هەڵەبجە و گەرمیانەوە بگرە تا ڕانی و قەڵاتجێ لە دەرمانەوە بگرە بۆ جادە بۆ ڕێگا بۆ خەدەمات هیچ دایرێ نییە قەرزاری بەنزین و سوتەمەنی نەبێ هەرچی پرۆژێ نزیکەی 900 پرۆژە وەساوە هیچ ئاسوەیەک نییە بۆی دەست پێ بکاتەوە دایان و سەدان کێشەی تر ئایا لەسەر ئەمانەیە خوابێ ڕوون کرێتەوە ئەم کێشە لەسەر چییە ینی من پێم وانە هیچ کەسێ لە کوردستان ئێستا وەڵامێکی 100% و دقیقی پێبێ ئەم کێشە سیاسیە شخصیە ئیداریە حکومڕانیە اقتصادە بەڕێوەبردنە ناکۆکیە لەسەر دوو ڕوئیای جیاواز بۆ ڕێکەوتن لەگەڵ عێراق ناکۆکیە لەسەر ڕوئیای جیاواز لە ڕێکەوتن لەگەڵ تورکیا لەسەر چییە؟ خوابێ ورد و درشتی ئەمە ڕوونی بکاتەوە کاگالی بۆ نمونەی سە جێگری سەرۆکی حکومەت دەوام ناکە تا ئێستا بەڕوونی بە داوام ناکە واتە ناچێتە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیرانەوە تا ئێستا بەڕوونی بە کەسی وتووە بۆ یعنی ئەگەر شتێکەیە تۆ بیری من بێنەوە وتوێتی بۆچی ناسوە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران من نەمزانیوە وتوێتی ناخێر قسەی نەکردەوە بەڵێ وانە تۆ معقولە جێگری سەرۆکی حکومەت بی دوومان نەچیتە کۆبنەوەکانی بڵێ کاکە بڵێ لەسەر ئەمەیە لە ڕووی ئیداریەوە لە ڕووی داراییەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی بەڕێوە وانی ئەی کاتێ تۆ خۆ بە بێدەنی ناچی بۆ کۆبوونەوە سەرۆکی جێگری سەرۆکی حکومەت پەرلەمانتار نییە لە فعلا نیوەی ئیدارەی هەرێمی کوردستانی بەدەستەوە بووە. بەڵێ بە زۆر کوواڵۆشانەوەی حکومەت ئەگەرێکیتی بکشێتەوە هیچ ڕوودەدا یاخودی سەباسیەوە دەکرێت چەندە پەرلەمان کەژماوەی بەسەر چووە کۆبنەوەی پەرلەمان پاک بخرێت لە بەرەوەی سەرۆکی پەرلەمان لە پشکی یەکێتیە
ئەوانە هەن یاخود پێت وایە ناگاتام یەکێتی من پێم وانە بە ئاسانی بگابەوە ئەوەی کە من ناسی و من یانی ئەو کات ئەوەی ناسی و من لە ماوەقفەکانی ڕابردووە بەڵام ئەگەر یەکێتی لەگەڵ عێراقا بە تەنیا ڕێ بکەوێ ئەو کات هەرێم تووشی تا دابەشبوونێکی گەورەیە بێیانی حکوومەت و هەرێم و ئەوانە بەڵام ئایا ئەوە ڕووەدا نازانم. بەڵێ بەس بۆ کۆبنەوەکانی پەرلەمان بڵێ هەرچەندە ئێستا لە کاتی بەسەر چووندایە دەسەڵاتی ئەنجامدانی کۆبنەوە لای سەرۆکی پەرلەمانە دەتوانێت نەیکات کۆبنەوەکان بانگەواز بۆ دانیشتنی پەرلەمان لە دەسەڵاتی سەرۆکی پەرلەمانایە ئێمە دوو شتمان هەیە سەرەتا بۆ هەموو دانیشتنیە بانگەوازەکرێ بانگهێشتی ئەندامانی پەرلەمانەکرێ بۆ کۆبوونەوە ئەمە لە دەسەڵاتی سەرۆکی پەرلەمانەیە دواتر کارنامەمان هەیە ئەوەیان کارنامەی پەرلەمان لە دەسەڵاتی دەستەی سەرۆکاتیە. باش سەبارەت بە داهاتەکە کە پێشتر بەڕێزت ئیشی زۆر لەسەر کرده بوو لەسەر ئەو ڕێکەوتنە 43 بە 57 چارەسەرەکە چی ئێستا هەم بۆ خەڵکی سلێمانیان بۆ هەرێمیش بەگشتی چارەسەر ڕاستەقینەکە چییە؟ چارەسەری یەکەم ئەوەیە لەگەڵ عێراقا ڕێک بکەین ڕێکەوتنیەکی 100% دقیق لەسەر دۆسیەی نەوت و غاز و داهاتی فیدراڵی و موچەی فەرمانبەران و هەمووی و طبعا نیوەی داهاتە فیدراڵەکانە گەڕێتەوە بەشێکی داهاتە 100% بۆ هەرێم خۆیەتی ئەمیش بێتەوە سەبەتەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بە عەدالەت بەسەر هەموو شار و شارۆچکەکانە دابەشکرێن. ئەو خواسە دەبینی ئێستا ئەو ڕێکەوتنە هەڵبوەشێتەوە ئەو ڕێکەوتنی بڵێن 43 بە 57 بەس ئەو 43 بە 57 بەس بۆ داهاتی نەوتەکەیە بۆ ناوخۆنیەوەیە سەریگەم نەوت کە دێتەوە وڵا جاروێت 41 بە 59 بووە جاروێت 40 بە 60 جاروێت 42 بە 50 نەوتەکە کە دێتەوە دابەشەکرێ دوای ئەوە جێگری سەرۆکی حکوومەت شەو قسەیە کرد من نازەمەوەی لەکوێیە ناوەندێ شتێ نییە ناوی 43 بە 57 بێ هەرکێ بۆ خۆیەتی واتە سلێمانی تۆ داهاتی خۆ چەند بوو بۆ خۆت هەولێر و دۆک تۆش داهاتی خۆت چەند بوو بۆ خۆت تم نازانم ئەم 43 بە 57 لی خەڵکەکەی 43 بە 57 دانیشتوانەکەی نەوەکو یا خەرجەکەی 43 بە 57 خەرجەکەی نەوەکو داهاتەکەی ئەگەر نا داهاتی سلێمانی ئەسەر نزیکەی لە ساڵ 26 هەولێر و دۆک نزیکەی 74 واتە لە ساڵ 26 بۆ سلێمانی و گەرمیان و ئەوانە خەرجەکرێتەوە جاتر بۆ تاواکردنی موچەیە ئەینا هیچی بۆ مەشارع نییە هەولێر و دۆکیش 74 باشە وەک بەوەی ناکۆکیانە ئەمنیانە هەیە بجێی دژە تیرۆر بڕابدۆژی تیرۆری یەکێتی ئێستا لە داهاتی سلێمانی خەرج دەکرێت ئەو بودجێ؟ بەڵێ 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 باشە ئەی وتت دۆخێکە زۆر خراپە هەردوو لایەن بەشدارن لەو تاوانەی بەرامبەر خەڵکی سلێمانی تەنیا یاخود بەس تاوانەکە یەکێتیە؟ وەڵا هەردووکیانە چۆن هەردووکیانە یعنی ئێستا هاوڵاتیەکی گەرمیان ڕانیە هەڵەبجە پرسیارەکەڵە ڕەبتی من بە حکوومەتەوە چییە؟ کە جادەم نییە کە پردەکە تاوا نابێ کە ئاوی فلانم نییە ئەڵێ چی؟ ئەڵێ وەڵابێ هەر لە داهاتی سلێمانی خۆی بێ باشە ئێکەواتی هەر منتیقە داهاتی خۆی بۆ خۆی بێ ئیشی ئێمە بەم حکوومەتە چییە؟ ئایا پرسیاری جددی و جەوهەری ئەوەیە سەرۆکی حکوومەت ڕازیە ئێستا داهاتی هەموو کوردستان کۆ بێتەوە بخرێتە سەبەتێکە و سەر لە نوێ دابشکرێتەوە؟ دوو تاوانی ئەم برادرانەی یەکێتی جگە لەو ڕەخنانەی کە ئێمە هەمانە لەسەر ئیدارەدان و بەڕێوە بردن و چی بۆ متفاقەتان کرد یعنی نازانی داهاتی هەولێر و دۆک لە ئەسڵان لە سلێمانی زیاترە نازانی ئێمە اتفاقە چییە کردوتە بۆ ئەوەی کەس دەسڵاتی نەبێ بەسەر تا شتێوە بیکەی بۆیە کاتێک کە ئەبێ هەردوو لا بەڕوونی بەو ئاراستە ئیشکەن کۆی داهاتەکان بچێتەوە ناوەند کە هەولێرە و دیسانەوە بە عەدالەت تەوزیع کرێتەوە دوو ئیدارەی حزبی زۆر جیاوازە لە لا مەرکەزی ئیدارەی ناناوەندێتی جیاوازە لەوەی ئۆخەیەرکی و بۆ خۆی بێ. بەڵێ باش سەبارەت بە موچە سە بڵێ موچەی مانگی 11 دابەژەکری موچەی مانگی 12 دەچێتە ساڵی داهاتوو چی لێ تارنووسەکەی بڵێن بە دڵنیاوە دەکەوێتە مانگی یەکەوە بەڵام مانگی یەک موچەی 12 بێ بدرێ نەک موچەی یەک بدرێ بۆی مانگە نەخورێ. باشە سەبارەت بە پلەبەرزکردنەوە دوای بڕیارێکی حکوومەت لە کۆتایی مانگیدا دەری کردهبوو بەپێی پێداویستی فەرمانگەکان و بڵێن چۆڵی پلەی وەزیفی و شایستەی
پلە بەرزکردنەوەی فەرمانبەران فەرمانبەری ڕاژی شارستانی مامۆسایان بکرێ ئەوە بۆچی ئەو جیاوازی دەکرێت؟ بەڵێ ئەم بڕیارە بڕیارێکی دروست نییە وە لە ڕووی عملیەوە کێشە دروستەکە و تەنان ئەوهانەشی کە پلیان بۆ بەرزکێتۆ لەوانێ زۆر دواکەوێ فترێکی زۆر لێکە بۆ نمونە لە مەکتەبێکە ئەوە چیە قەرارەدا 4 مامۆسا پلە بەرزکردنەوەی بۆ کرێ و 22 مامۆسایان نەکرێ چێ قەرارەدا 2 پەرستار بکرێ و 6 تر نەکرێ ئەمە دەرگا کاتەوە بۆ میزاج و میزاجکاری حزب حزبێنە واستە واستەکارێنە شتێکی زۆر غەڵەتە ینی بۆ واقعی کوردستان بۆ ژمارە زۆرەی شتیوا کۆنتترۆل ناکرێنی بەڵێ پێشتر پلە بەرزکردنەوە بۆ فەرمان بڵێن هێزەمنیەکان و سێسەرۆکاتیەکان کراوە ئێستا بەس فەرمانبەری ڕاژەی شارستانی مامۆستا و فەرمانبەران ماون بەڵێ بۆ دادوەرەکان کراوە بەڵێ بۆ فەرمانبەرانی هەر سێسەرۆکاتیەکە کراوە بۆ هێزەمنی و سەربازیەکانیش کراوە باش ئەی دەبێت چی بکرێ بۆی ئەم بڕیارە کە نادروستە بەڕێزت ڕابگیرێ هەڵبۆشێنرێتەوە وڵای بێ ئەزان چۆنە کاک حەکیم کێشەکە ئەوەیە خەڵک خۆی تااقەتی نییە و تۆش سار دەکاتەوە تێگەی ینی مەسەنی ئەمە ماوەیەکی زۆر جودێکی زۆرمان کرد بۆ ڕێگریکردن لەوەی ئەو کامێرەی دیاریکردنی تیژڕەویەدانرێ من بۆ معلوماتێ هەم داوای جەزایی مەیەواتە سجنکردن لەسەرمە هەم داوای مەدەنیانێ پارێکی زۆرم لێ بەرنەوە بۆ ئەوە یەکجاری منیش بێدەنگ وەکۆ خەڵکەیتە خەڵک لە بریەوەی بێ کۆمەکت کە ئاهات نیمەشیان سارد جا قسە سوودی چیەوە بەخواوە نەرەیکەن لە کاتێکا 20,000 شۆفێر بەیانین لەو سلێمانیە بۆ 3 دقە ئۆتۆمبیلەکەی بکوژێن تۆ گەورەترین پەیامە بەرامبەر بەدەسەڵات کە ڕایەگرین بۆ ئەمەی تریشە بێ قسەی دەستە جەمعی بکرێ ئەبێ هەمووان پێکەوە فەرمانبەران قسەی دەستە جەمعی قەراراتی دەستە جەمعی هەڵوێستی دەستە جەمعی ئەگەر نا لێرە و لەوێ ئێمەمانان قسەیەکەکەین لە بروی دەست و پشتە بگرن ێ ساردەکەنەوە کە ساردەکەنەوە تۆش مەسەن ینی ئەڵێ باشە من خەریکی چیم بۆ زۆر دۆسیە ئاوات لێ هاتووە لەوەی خاڵە سنووریەکان بێت دۆسیەکانی تر بێت یعنی دەیان دۆسیە کە ئەمانکەیان سوودی چیە لە برێوەی بێ سوچێکی لەگەڵا بگرێ بەشێک بێ لە حەملەکە خۆ تۆ لەسەر خۆت نەتی یعنی خۆ من سەمەسە من کاکە منم شەڕی لەسەر دانانی کامێرەی تیژڕەویەی کەم کۆمپانیایەک دایانێ خۆ لەسەر خۆم نییە ئەزانم چی ڕووەدا بەسەر ئەوانەی کە ئۆتۆمبیلیان هەیە بۆ مەسلحەتی کۆمپانیایەک لە نەبوونی سیستەمی هاتوچۆ و جادە و ڕێگاوبان خەڵک دێ سارد دەکاتەوە لەو لاشەوە خەریکە هەم بەغرامە حکمێکی قورسمەدەن و هەم داوای جەزاییشیان لەسەرم جوڵاندووە داوای چەند پارە لە جەناب دەکەن لە بەرامبەرەوەی کە ئەو شت بۆ ڕایگەشتیان شکرا کردووە داوای 8 ملیارەکەن 8 ملیار بەڵێ وازان هەرچی قاچاقی خاڵە سنووریەکان ئێمە کردومانەوە هەرچی زەوی سلێمانیە ئێمە تاڵانمان کردووە کە هەرچی بەرپرسە یەک بەرپرس نەگیرا لەسەر تاڵانی زەوی سلێمانی لەسەر دووەسەی چەکیش یەک بەرپرس نەگیرا ئەوەی گیرا کۆمەڵە دەڵاڵی بازار بوون و بە پارە بەردران و تاوە بەڵێ باشە با یەک دوو پرسیاری تر لێ بکەم ئێماندومان کردی لەسەر مەسەلەی نەوتی سپی ئەوەی کە حکومەت وڵاوی کردێتەوە 35 ملیۆن دابش کراوە کە دەکاتە لە سیانزەی 257 ملیۆن لیترەکە ئاوا بڕات بەشێکی کەم خەڵک نەوتیسپی وەردەگرێت چەندە نیگەرانی شەو بڕوا بەشێکی زۆری خەڵکی کوردستان وەری ناگرێ بەشێکی زۆری خەڵکی کوردستان وەری ناگرێ ئەگەر نەوتێ بکەوێتە مانجی دوای مانجیەکەەوە بەڕاستی سوودێکی ئەو تۆی بۆ خەڵکی فەقیر نابێ بە تایبەتی سنتەری شارەکان لێ بێ بەشە من باشە بەسکاری ئێمە پاڵاوگەمان نییە بۆچی هەموو ساڵێک تووشێ و کێشەیە دەبینەوە سەپاری لە 42 لەبەرەوەی پاڵاوگەکان کەمترین نەوتی خاوە پاڵێون نەوتەکە بە بۆری ڕەوانەی دەرەوەکتێ ئێستا شکوالەتی بنزینەکەش جگە لە نەوتیسپی کێشەی هەرماوە ئەوە و گازوایی لە چاکە ڕەوانەی دەرەوە بکرێت وەڵا لە هەندێک شوێن کێشەی هەیە بەڵێ لە هەندێک شوێن کێشەی هەیە و هەندێک شوێنیش باشترە باشە ئەی سەبارەت بەکارە بە جگە لە سوتەمەنی و کاری ترەیە بۆ کەمبوونەوە ئێستا بڵێنە پێری کارە باش کەم کراوەتەوە ئوستاز خۆ من زۆر دانی خێریان پێ نانێ میسە نەوت ئەکرێت زیتیا بکرێ بەڵێ کورە زەوی ئەبرێ ئەرزەبرێ مەرزەبرێ بەڵام ئێستا ئەو 3000 و قسوورەی کارەبا کە بەرهەمیە ینی پاشەکە و تاکرێکرێ هەمووی تەوزیع کرێ بەڵام تۆ بەراورد بەو خواستانەی ساڵانە نزیکەی لە 10 بۆ 15 زیاد دەکا تۆ گەری ئینتاجت زیاد نەکە
ڕاستە کۆمەڵک شوێن کارەبای بەردەوامی هەیە بەڵام ئەگەر بۆ نمون لە کارگەکانەوە هەتا هەندێک شوێنی تر بەڵام بۆ ساڵانی پێشتری شەروا بووە واتە حل ئەوەیە ئینتاجی غاز زیادکە بۆی بەرەمێنانی کارەبا زیاد باشە بەزیستە بەشێک لە هاو بەشانەی کە سەر 2 میلیۆن خەرزدارن کارەباکەیان دەبڕێ شوێنە بازرگانیەکان 5 میلیۆن هەوڵەکە و پێشتر لە پەرلەمان بۆی کە مەقاسە بکرێ لەو موچە پاشە کەوت کراوانە ئەوەشی نەکرد ناشی کا حکوومەت ڕەتیان کردەوە قەرار هەیە قانون هەیە لە یاسای چاکسازیشا جێگیر کرا ئامادەنین مەقاسە بکەن بیانۆکەشیانەوەی ئەڵێ نەگەر مەقاسە بکەین داهاتی ناوخۆمان کەمە بێتەوە باشە با دو پرسیان بەسەر وەرزش بێ زۆر متابعی وەرزش دەکەی ئێستا بڵین ئەوەی کە لە بواری بەداچون زۆر بێسە نۆرەی تۆیە وڵا دامان نابۆ ئەم مانگە ئەرخەیەکی وەرزش بووین بەڵام بەڵێ ئێستا هەڵبژار دەکەت دۆڕا بڵین دوایەوە دەتەوێت کێ بباتەوە وەڵی ئەزانی چۆنە من لە نەوچوار و جمهوری بەرازیلم بەڵێ طبعا نەوچوار بەرازیل بردی 98 فەڕەنسا بوو بە ڕێگر لە بەردەمیان 2000 ئەینا بەرازیل هەر مرەشەح بوو 2002 بردی 2006 شەر بەرازیل مرەشەح بوو بۆ ئەوی مۆندیال بە هەر فەڕەنسا کردێ دەرەوە بۆی ئەم جارێمە پێمان خۆش نییە ئیتر بەرازیل بی بە جایتر مەغریبەی بە ئەرجەنتینەی بە گرنگەوەی بەرازیل نەیبە فەڕەنسا نەیبە عەفو بەڵێ بەڵێ یعنی هینی تێکەڵی کردووە لێمان سپاس دەکەین سپاسی ئامادەبوون دەکەین فەڕەنسا لە 2008 و لە 2006 بەرازیلی بێئومێد کرد ئێستا ئەوێ بۆ جاری سێم مۆنتیال باتەوە ئێمە حەزەکەین نەیبە هیچ پامێک تێ بۆ هاوڕێیانەی زۆر ڕخنیان لێگرتی ڤیددیویان دانابووی ئەزین چۆنە خۆی خەریکێک مشکلە لە کوردستانە هەیە کاک حەکیم کاک حەکیمێک لە مشکلە لە کوردستانە وە لە زۆر شوێنی دنیا هەیە یاری بۆ چێژ و خۆشیە بۆ ڕق و ڕقە بەراتیانی مەسەن تۆ زۆر وردیکەیتەوە فەرقی ئەرجەنتین و بەرازیل بۆ ئێمە چییە مەسەلەن وانە بەڵام ئەوەیە یەکێ یاری ئەمی پێجوانەیەکێکتر یاری ئەمی پێجوانەیەکە کۆمەڵە یادگاری لەگەڵم تیپای حەزەکە بیباتەوە ئەمە بۆ نییە هاوڕێ لەگەڵ هاوڕێیان نیگەران بێ ڕەفیق نیگەران بێ ئێستا مەسەن بۆ نمونە من حەزەکەم مەغریب بیبات چی بۆ ئەبەیەکی هاندەری ئەرجەنتینیا این بێ نیگەران بێ تۆش حەزکە ئەرجەنتین بیباتەوە ینی بە چێژ و خۆشیەوە وەریگرینێک بە ڕقڕقکە بەڵێ سپاس دەکەین مادمماکری سپاس کاگالی سپاسی ئامادەبوون دەکەین سپاس بۆی بینێرانی بەڕێ سپاس باوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ